زان یەکی ئایار بە ڕۆژی جیهانی کرێکار ناسراوە یان کرێکاران ناسراوە کاکدانە جان بیروێت کە لە خوێندنگە بووین هەموو جاریان ڕۆژی جیهانی جژنی کرێکار هەنی وەکو جژنێک بێت و کرێکاران بتوان مافەکانی خوانی لێەوە بەدەست بێنن ئەو ڕۆژە بەخۆشی بکەینەوە بەڵام ئەتوانین بڵین لە ناوەڕاستی ئاسیادا بەگشتی هەندێک پێشەکاری هەیە بەرامبەر بە کرێکاران و لەم ڕۆژەدانێک ئەوەی کە ناتوانن ئەم ڕۆژە بە خۆشی بکەنەوە بەڵکو بە ڕەنگە مانگرتن و بە کۆمەڵێک دەربڕینی ناڕەزایەتی لە شوێنە جیاوازەکاندا ئەم ڕۆژە بکەنەوە بۆ بەدەستهێنانی سەرەتاییترین مافەکانیان و ئەمەش بێ بمان مێژوویەکی زۆری هەیە هەر یەکەم جار کە ئەم ڕۆژەدانرا بەهۆی هەش کاتژمێر کارکردنەوە بوو بۆی زیاتر دەربارەی ئەم ڕۆژە بزانین بزانین ڕۆژی کرێکاران لە هەرێمی کوردستان بە چ شێوازێکە و تا چەندێک مافەکانیان بۆ دابین کراوە میوانداری بەڕێز بەکر حسێن کەریمان کردووە سەرۆکی بەشی پیشەسازی لقی سلێمانی سندیکای کرێکاران کاک بەکر بەخێر بێ سپاس بۆ ئامادەبوونێک لەگەڵمانە بەخێر بێ ئەخوا جاهۆنیا خان ئەمڕۆ لە هەرێمی کوردستان و عێراق کە پشووە تەنها کرێکاری فعلی ئەوەی کە ئیشی بیناسازی و لە پرۆژەکانایە پشووی نییە فەرمانبەران لە ماڵەوە پشوانە ئەوان ئیژەکەن چکە گەر ڕۆژێک ئیژ نەکەن ئەو ڕۆژە لە سەر کار و ژیانی خۆیان تیانەوە دیارە کاک بەکر با بزانین ڕۆژ جیهانی کرێکاران مەبەستمان لێ چییە مێژووکی بۆ کێ گەڕێتەوە و ئایا کرێکارکی ئەگرێتەوە سەرەتا پیرۆزبایی لە کرێکاران جێ سەری ڕێز نەوازش بۆ گیان بەختوانی ڕێگەی کار دادەنەوێنین دیارە بە شێوەیەکی گشتی نامانەوێ بچینەوە مێژوە دوور و درێژە ئەوەی کە ئێسەش بەدەزاتووە دیارە خەباتی چەند ساڵی کرێکارانە دیارە لە ئەنجامی بەرەو پێشوونی پیشەسازی کۆمپانیاکان ئیشەکانیان فراوان بوو دۆزینەوەی ئاسیا و خەر بوو ئەمانە لە سەردەمی سەدەی حەڤە بەدواوە دیارە ئەم هۆکارانە هۆکار بوون بۆ هۆی کرێکارێکی زۆر ینی تەنانەت بازرگانیشی پێوە کرا بە پارەیەکی کەم و کارگەیشتە ئەوەی لە نێو کارگە و دامەزراوەکانە بەڕاستی ساڵانە ڕێژەیەکی زۆر کرێکار گیانیان دەستپارد ئەمانە هۆکار بوون بۆ ڕاپەڕینێک کە بووە هۆی ئەوەی ئەنزیمەی ڕاسمالی نیزامی ڕاسمالی بێتە ژێر کۆمەڵێ مەرجەوە دیارە لەگەڵ بەرەو پێشچوونی پیشەسازیۆمانە و وشیاری کرێکاروانە دیارە دەرکەوتە فکر دەرکەوت لە ئەنجامی دەرکەوتنی فکر قیادەی کرێکاری دروست بوو برێوان بە کارەکەیانە وشارکردنەوەی کرێکار بوو و کرێکاریش لە ئەنجامی نەکەش سەعات بگرێت 20 سەعات کاریە کرد 18 سەعات کاریە کرد جگە لە کارەکەی ناڕەحەتی ئیشەکانی وەکو پێی سەلامەتی نەبوو پاراستنی ژیانی هەمیشە لە مەترسیا بوو پەتا بایۆلۆجیەکان مەسەلەنە و درماوە مەسەن بۆ نمونە تاون بۆەوە کە ئەمانە هەموو کارەسات بوون بە ئێستا کارگەیشتەوەی ئەنزیمەی ڕائسمالی لە ژێر فشاری کرێکارانە کۆمەڵێ مادە و بەندی یاسایی لە بەرژەوەندی کرێکاران جێبەجێ بکات زۆر باشە ئێمە لە هەرێمی کوردستان وە لە عێراقیش لە سەردەمی ڕژەمەکانی پێشوە کۆمەڵێک یاسا و کۆمەڵێک ڕێوشێنمان هەیە سەبارەت بەڕێخستنی ئەم کاروبارە بەڵام پرسیارەکە لەوەیە تا چەند بە فعلی ئەمانە چونتە بواری جێبەجێکردنەوە بنمونە ئەنی ئێمە حکوومەتی هەرێم پەرلەمانی کوردستان یاسایەکی دەرکرد کە دەبێت لە هەموو پرۆژەکانە و لە هەموو ئەو شوێنانی کە کرێکارێکی زۆر تێدا ئیشەکەن لانی کەم لە 75 بۆ هەشتای کرێکاری نێوخۆیی بن ئەنجا لە 120ەکەی کرێکاری دەرەوە ئەوش ئەگەر وەکو بڵێ گرفتێکە بوو یان پسپۆڕیەک نەبوو لەو بوارە بەڵام کاک بەکرد بەڕاستی بە فعلی لە پرۆژەکانی هەرێمی کوردستان لە بچووک تا گەورە بەو شێوازێ یا زیاتر کرێکاری عەرەب و وڵاتانی دیکە بەکارەهێنرێ ئەگەر بێنە سەر دەستی کاری ناوخۆ دیارە لە پرۆژەکان بەپێی ئیش و کارەکان ئەگۆڕێت مەسەلە هەندێک ئیشەیە احتمال لە زۆربەی ئەکسەرەتی کرێکاری بیانیە بۆ نمونە کارگەی ئاسمەکان
بۆ خۆمان لەو بوارە کرێکارمان نییە حەزەکەم هەندێک شت بڵێن لە ڕووی یاساوە یاسامان هەیە ئێمە لە عێراق لە هەرێمی کوردستان دوو یاسامان هەیە یاسای خانەنشینی کۆمەڵایەتیە یاسای کار وەزارەتێکیشیە بە ناوی وەزارەتی کار و بەپێی مادەکانی بەپێی یاساکە ڕێژەی کرێکار کۆمپانیەکان بۆیان هەیە ئەوانەی لە ڕووی تەکنیکی و فەنی و ئەوانەوە کە دەست ناکەوێت بیەنە بە مەرج عەقدەکەی ساڵێکە 2 ساڵە 2 کرێکاری لەگەڵادا بنرێ مەسەن بۆەوەی ئەویش فێری کارەکە بێ لانی کەم کە ئەو عەقدەکەی کۆتایی پێ ئەم جێگەیەگرێت بەڵام ئەمانە ناکەن دوو کارگەکان بۆیان هەیە کرێکار بنێرنە دەرەوە دەورەیان پێ ببینین فێریان کەن بۆیان هەیە مەسەڕەحەن لە یاسا ڕێ پێدرا و هەم حکومەتیش بۆی هەیە ئەو خەڵکانەی مەسەلەن خەڵکی بنێرێتە دەرەوە بۆ فێربوون لەو کارێک کە پێس پێداوە بەڵام جێبەجێکردنەکەی لایەنی حکومەتە وەکو پێویست نییە ئەشبینین وەکو پێویست نییە کرێکاری خۆماڵی لە سا بەپێی یاسای کاری عێراقی لە ساشتا ئەبێ کرێکاری خۆماڵی ئەو کارگانەی کە لە شوێنەکە بێ ئەبێ کرێکاری ئەو منتیقەش بێ زۆربەی ئەو منتیقە بێ واتە کار ئاسانی کردووە بەڵام جێبەجێکردنەکەی ئەکەوێتە ئەستۆی کێ سڵتە حکومەت بەڵام حکومەت لەم ڕۆ سستە بگرە هەر خۆی دوورگرتووە ینی بە وەکو پێویست نییە لەگەڵ ئەوەی کە ئەمەی دەیبینی هەموو ینی ئەو کێشە و مەشاکلانی دێتە ڕێی کرێکاران بەڕاستی لێپێچینەوەیەکی جدی نییە بە دوواداچوونێکی جدی نییە کێبینیوەتی کۆمپانیایەک سزا بدرێ دابخرێ من نەبینیەوە من کار ئەندامێکی سندیکای کرێ ئاگاداری زۆر شتیشم ئاگام لەوە نییە ڕۆژە لە ڕۆژان دەسەڵات واتە وەزارەتی کار بە پێی ئەوەی کە کۆمپانیاک ڕێنمایەکانی جێبەجێنەکە بخرێتە لیستی ڕەش مەسەلەن داخرابێ لەبەرەوە کۆمەڵە شت هەیە ئەوە لایەنی حکومەتە جێبەجێکارە ئێمە وەکو سندیکاکان چاودێرین راپۆرتی خۆمانەین راپۆرت دیشارەت بەو کەم و کوڕیانەی کرێکارانەین کە لە ناو کارگە و دامەزراوەکانە دەیبینین چونکە ئێمە بە کردداری شتەکانە بینین ئەوە نییە هەر لە دوورەوە سەیریکەین باشە بوونی سندیکای کرێکاران چ گرنگیەکی هەیە بۆ پێی کە بەڕێستان خۆتان لەوێن تا چەندێک توانێتی دەنگی کرێکاران بگەێنێ و چەندێک بۆن منە لای ئێوە تۆمار کراوەکە ئەوەندە ڕێژە ئێمە دەستی کارمان هەیە و کرێکارمان هەیە ئێمە لەگەڵ دیارە بەپێی یاساکە وەزارەتی کار لەگەڵ سندیکاکانە مەکتەبی تەنفیزیمانەیە هەیئەتێکی لە وەزارەت هەیئەتێگەیە لە حکومەت و سندیکا و تەندروستی و ئەوانە پێکاتووە کە ئەمانە پیاداچوونەوە بەو راپۆرتانەکەن کە پیانەگە بە دوواداچوونی و بڕیاری پێ دەرەکە وەزارەت ئێمە وەکو سندیکاکانی کرێکارانیەک وشارکردنەوەی کرێکارمانەکەوێتە ئەستۆ کە کرێکاران وشارکەینەوە هەم لە بەپێی بۆ زانیاری وەرگتن لەسەر مافەکانی هەم لەسەر مەخاتری ئیشەکان ینی دەوراتەکەینەوە مەسەن یا لە ناو کارگەکانە لە خۆمان هەوڵین دەورات بکەینەوە لە بواری سێفتی و سەلامەتی تەندروستی ئەمانە چاودێرین بەسەر سیستەمەکە بەڕێوەبردنەوە بەڕاستی ئێمە چاودێری من ینی وەکو سندیکا کاتێک کێشەیەگە بێ ڕووەکەمە کارگەیەک راپۆرتی خۆم بەرزەکەم بۆ لایەنی پەیوەندیدار وەزارەتی کار بە ڕێوەبەراتیە بە ڕێوەبەراتی کار و بە ڕێوەبەراتی دەستەبەری ئەمانە لیژانی تەفتیشیانە ئەم لیژنانە بێ دەرچن بە دوواداچوون بۆ گرفت و کێشەی کرێکاران بکەن ئەمانیش دائیرەکانی حکومەتیش معاناتیان بەدەست حکومەتەکەەوە هەیە یعنی زۆر جار لیژنەکە دەرناچێت لە بەرەوەی ساری نیە مۆزەفیان کەمە کارمەندی کەمە هاوکاری ناکرێ بنزینیان بۆ سەرف ناکەن کۆمەڵە گرفتیان بە هەر وەسیلەیەک بێ یعنی ئەرکەکە ئەکەوێتە زیاتر ئەکەوێتە سەر ئەوان کە بە دوواداچوون بکەن لە ڕێی مفتیشەکان و ئەوان شارەزاترن ئەوان دەورەیان بینی و ئەوان زیاتر لە کارەکە شارەزاترن بۆ ئەوەی بتوانن هەم دەستەبەری کرێکارەکان بکەن هەم لە ڕووی
بەکارهێنانی کەلوپەلی تەندروستی و ئامێرەکانی خۆپاراستن ئاگاداری خاون کۆپارە یعنی متابعەیەکی جدی بکرێ لە هەرێمی کوردستان ئێستا لە عێراق سنتەرێک پێ ئەوە سنتەری سەلامەی بەڕێوەبەراتێکی مەسەن دایرەیەکی گەورەیە کادێری هەیە مثلا متابعی چاودێریەکە و ئیجراعاتی خۆشیانەکەن بەڵام لە هەرێمی کوردستان ئەمە نییە لیژنە هەیە بۆ نمونە ئەمە لیژنەیەگەیە لە قایمقامەتی ئیسلامی لیژنەی سەلامەتی کارە نوێنەراتی ئەمە شتیا بەڕێوەبەراتی کاریش ئەم لیژنە فریای ئەم هەموو پرۆژانە ناکەوێ یعنی پرۆژەکە لە نازە بە دەرێواتە من ئەگەریم ڕۆ بچمە سەر پرۆژێک لەوانەیە ساڵی کە مەجالم بێ بچوومە چاور واتە ئەم چاودێریە ئەمە خەلەلە بۆ پاراستن و گیانی کرێکاران و بەدەستێنانی مافەکان بێت چاودێرێکی چڕ هەبێت باش کاک بکرد بەڵام ینی ئێمە چۆن باس لە کەمتەرخەمیەکان و سیستیەکانی حکوومەتەکەین بەرامبەر توێژێکی گرنگ کە کرێکارانە بڕوا ناکەم سندیکاش ینی بە دەربێت لەوەی کە ڕخنی لێ بچیرێت بنمونە لە دەستەبەری کۆمەڵایەتی ڕەخساندنی هەلیکار لەو یاسانی کە هەند جێبەجێ ناکرن لەو هەموو کرێکارەی کە لە یەکی ئایاری 2023 تا ئەم ساڵ وفاتیان کردو و جانیان لەسەرداوە لەسەر ڕۆژەکان ئێمە نەمان بینی جگەل لەو راپۆرتانە و لەو بەیاننامانی کە ئێڵێن کە حبر على الورقە دیسانەوە نەمان بینی بۆ نمونە وڵاتانی ئەوروپا سندیکاکانی کرێکاران کاتێک ئەڕژێنە سەر جادەکان و پایتەختی وڵاتەکان ئەو وڵاتە ئیفلیجەکەن ینی ئیلا دەسەڵات حکوومەت والیەکەن داواکارەکانیان جێبەجێکە بەڵام ئێمە لێرە بەڕاستی هەست ناکەی سندیکاژ وەکو پێویست ینی دەستی نەبردۆ بۆ بابەتە هەستیارەکان و بە فعلی ئیشی نەکردووە وەڵا ناڵێن بێکەم و کۆڕی نین یعنی ئەوە نەبێ ئەمەش بێکەم و کۆڕن وەکو سندیکاکانی کرەکانێت و بەداخۆ تا ئێستا لە کوردستانە لە هەرێمی کوردستان فدراسیۆنێکی کرێکاران نییە واتە لایەنەکانی دیفاع ڕێکخراوەکان سندیکاکان ئەوانەی کە پارێزگاری لە مافی کرێکار بە دوواداچوونی بووەکەن کۆدەنگیەکیان هەبێ واتە بە یەکەوە کار بکەن بۆ نێشتنی لانی کەم سوکردنی شانی کرێکاران لە کۆمەڵە گرفت و مشکلە ئێمەش بەدەنین لە کۆم بەڵام ئێمە بەجددی ئەمە لایەنی تەنفیزی نین ئەوە نابوون و نەبوو خۆپشاندانێکی اعتصامێکی مەدەنیتان نەگرت ڕاستە ئێمە یاداشماناوە مەسەن لەگەڵ لایەنی پەیوەندیدار کۆبوون لەگەڵ سەرۆکی پەرلەماندانیشتمان کردووە کۆمەڵی لەم شتانەمان کردووە لەگەڵ حکوومەتا مەسەن لە چەخێک من ئێمە ئەیگەیەنین بەڵام لێرەش یەک نەبوونی کرێکاران هۆکارەکەیەتی واتە لە ئاسی بژێوێکە وای کردووە بەڕاستی بژێوی ژیان وای کردووە کرێکارانیش لە ئاست هەندێ داواکاری مافەکانی خۆیان بێدەنگ بن پەیوەندی نییە بە ڕۆڵی حیزبەکان کە دەستیان سوتە ناو سندیکاکان هەیە حیزبەکان لەبەرەوەی هەرێمی کوردستان تایبەتمەندێکی خۆی هەیە بەڕاستی ئێمە هەمومان باشە زانی وەکو ڕاگەیان بکار ئێمەش وەکو ڕێکخراوێک کە کارەکەن مەسەلا ئاگاداری کۆمەڵە شتین ئەمە لایەنێکی سلبی دروست کردووە لەسەر کۆی کارەکان واتە ڕێکخراوەکان بۆ نمونە ڕێکخراوەکان لە ژێر هەیمەنەی حیزبان سەرجەم ڕێکخراوەکان لە کوردستان ڕێکخراوەکان لە ژێر هەیمەنەی سیستەمێکا کارەکە حیزبێکا کارەکە ئینتیماکە زیاتر بۆ لایەنی حساگەر تەوزیعاتی جوغرافیش تا ڕادەی ئەمانەش کاریگەری خۆی کردووە بۆ نمونە ئەگەر لێرە حاڵەتێکە بێ وەزع سیاسەکەی خولقاندەوە با ئێمە لێرە ئەمە نەکەین شێوەیە دروست نەبێ شتێ دروست نەبێ هۆکارەکان زۆرن لەبەرەوە ئێمە ناچنەوە ئەو چوارچەوە ئەمانە هەمووی تەسیراتی سلبیان لەسەر کێشەی کرێکارانەیە وە کرێکارانیش بەڕاستی بار زروفی ژیان وای لێ کردووە بێدەنگ بێ لە من ئەزانم کرێکارەیە لە کارگەیەکە 12 ساڵە 10 ساڵە یشەکە زەمان نەکرا باشە کاک بەکردوستن خوا بە وەڵامی ئەو پرسیار یعنی ئاوە نمونەیەکی بە زەمان نەکراوە دەسەبەری بۆ نەکراوە 12 ساڵە 10 ساڵە لە معمەلێکا کارەکە تەلەفۆن بۆ منەکە ئەڵێ مەسەلەن باش یەک ڕێگە هەیە کاکەچ چی سکاڵاتە کەی لە دادکە بەڕێوەبەری کارگەکەی لایە بە هەڵە دەربەکە تۆ چی لێکەی یعنی تۆ داوای حەقی خۆکەی ئەو دەرەکە لەبەرەوە سیستەمی جێبەجێکردن لە هەرێمی کوردستان سیستەمێکی لاوازە سیستەمێکە
توانا و هەیبەتێکی بۆ خۆی دروست نەکردووە بەڕاستی لە وڵاتانی کە هەموو شتێ بە سیستەمە لێرە سیستەم نییە ئەو سیستەمەی کە ئێوە باسیەکەن و ئێمە خۆمان باسیەکەین بەڕاستی لێرە بەدی ناکەین کرێکاریش لە چوارچێوەی ئەم سیستەما کارەکە ئیشەکە چی بکە یاد باش کاک بەکرد ئەو داوا مافانە چییە کە زیاتر لەلایەن کرێکارانی کوردستانەوە داوا ئەکرێت بۆ لایەنە پەیوەندیدارەکان یان بۆ من چەند نمونەیەک هەیە کاتێک وەکو خۆشتان باسان کرد کرێکارێک لە بینایەکەوێتە خوارەوە هیچ بیمەیەکی نییە کە خێزانەکەی پشت بۆ بیمەیە بەسم هیچ نەبێکم کاری کردووە یان ئەوە تا بڕیاردرا بوو کە لە 400,000 کەمتر نەبێ موچەی هەر کارمەندێک لە شوێنەکانە بەڵام ئەمەش جێبەجێ نەکرایان ئەو تا ژینگە پارێزێک موچەکەی خۆی ئەوەندە کەما ڕەنگە بەشی لەوانەیە لەوەش کەم بێتە حکومەت زۆر زۆر کەمە ئەمە ئەو داوایانە چینکە زیاتر لە ڕێی سندیکاوە بۆ نمونە کرێکاران داوایەکەن یان گرنگە کاری لەسەر بکرێت ئێمە کارە خاڵە سەرەکیەکان لە یاسای کار کاتووە مەسەلەی کرێکارێکە لە کۆمپانیای گیشەکە دەستە بەرکردنێت کە بەداخۆ ناکرێ نا بە ئێستا زۆر کراوە ینی ئەوە نەبێ نەکرێ ڕاستە هەندێک کۆمپانیا ئەی شارێتەوە مەسەلەن کابرا خۆی ئەڵێ کاکە من دەستە بەرم ناوێ و ئەوە کۆمەڵە فێری ئەم شتانە بۆ ئەوە لەبەرەوە ڕەنگە لاوەندە ئەهلەکان نەبێ بزەبت لە کەرتی گشتیە تا ئێستا لە کەرتی گشتیە یعنی کرێکار هەیە 20 ساڵە لە کەرتی گشتیە بۆ نمونە لە شارەوانی ئیشەک هیچ حقوق و مافێکی دێ حکومت ئەبێت چێت تۆ بنوتم ئێمە یاداشتمانە ئێمە لەسەر ئەم کۆی قزیەکان قسەمان کرد مژمەلی کێشەکان قسەمان کرد و یاداشت کۆمانەوە کاچن جێوەرە بۆ لەوەی لە پرسیارەکەی تۆ دەرنەچین ئێمە گرێبەستی مەسەلەن گرێبەستە ئەڵێن بە کرێکارەکە کە چووتە هەر شوێنە گرێبەستێکە داوای گرێبەستکە بە پێی ئەم گرێبەستە موچەکەی شوێنی کارەکەی سەعاتی کارەکەی ئیجازەی مۆڵەتی ساڵانەی مۆڵەتی نەخۆشی بە پێی ئەم گرێبەستە دیاری کراوە ئێمە متابعەکەی من بە ئەچمە کارگەیەک ئەڵێم گرێبەستی کرێکارەکان گرێبەستەکەم سێرەکەم ئەم گرێبەستە کە دراوە شتێکی لاوەکیە لەگەڵ یاساکە ناگونجێ هەوڵەین ئەم گرێبەستانە چاکەین لەبەرەوە گرێبەستی کار کۆمەڵێ ئوسوسیاتی تایە بۆ کرێکارەکە مافی کرێکارەکە لەگەڵ ئەوەشا خاوەنکار هەندێ داوای خۆی هەیە ئەویژە بێ جێبەجێ ئەمە لە ڕووی یاساکەوە گرێبەستی کار و ئەوانە لە ڕووی خانەنیۆ دەست مەسەن کرێکارێک بەداخەوانەی زیاتر لە پرۆژەکانی نیشتە جێبوون و ئەوانەیە واتە خاوەنی کاریانێ زۆر جارەمانە لای مەقاولی سانەوی کارەکەن لە کۆمپانیاکە نییە ڕاستە کۆمپانیایەک پرۆژەیەکی نیشتە جێبوونە ئەیا بە مقاولی سانەوەی ئیشی بۆکە ئەمانە گرێبەستیان نییە ئەمانە دەستەبەری کۆمەڵاتیان بۆ نەکراوە ئەمانە لە هەموو حاڵەتێکە تووشی کارەسات بن هیچ شتێک خانە نشینی شمولیان بەرکەوتە بێ بە ڕێژەکە شمولی ناک لەبەرەوە ئێمە داوامە کردووە حکومەت ئیجباری کۆمپانیەکان ئەبێ مقاولی سانەوی ئیجبارکەن هەچ مقاولێکی سانەوی لەسەر پرۆژەکانەوە بڕیارە ینی خۆ شتێک نییە ئیجباریان کەن بۆ ئەوەی بتوانن مافەکانی کرێکاران دەر بۆ یەکسبێنێ و کرێکارەگەر دەسەبەر بوو لانی کەمی موچە ئەگەر ساڵێکیش بێ ئیش بکات لەو کۆمپانیا ساڵێکیش بێ موچەیەکی بۆ بڕێتەوە بۆ خانەوادەکەی بەڵام ئەم کێشانە زۆربەی ئەبینی کە ڕووە زیاتر بە لە ڕێی کۆمەڵاتی و ئەم شتانەوە مقابلی ئەوەی خاوەنکارەکە یا مەسەلەن پارەیەگەیا بە کەس و کاری مردووەکە یاکرێت دوای کرێکارەکە بێ بەشە بێ لەمەش یانی کێشەکە کرێکارێک بۆست بۆی ئیشی دەست بکەوێت زۆر جار ڕەچاوی ئەو خاڵانە ناکا بۆی کە مافەکانی خۆی دەستە بەرکە ئەمەش بۆ ڕاستی جێی داخە کاک بەکرد ینی وەک باسم کرد لە پار تا ئەم ساڵ ئەوە یەک ساڵ تێپەڕە لە یەکی ئایاری 23 تا ئێستا 24 ئێوە ژمارەی گیان لە دەستدانی سنووری لەقەکەی خۆتاتان لایە چەند کرێکار لەسەر ئیش لە پرۆژەکانە لە کاتی کارە گیانی لە دەستداوە و ئایا ئەم گیان لە دەستدانانە خەتای کرێکارەکەی تێدایە یان خەتای ئەوەی کە بڵین پرۆژەکە سەلامەتی بۆ ئەم کرێکارە فەراهەم نەکردووە ئێمە وەکو سندیکای کردلقی سلێمانیەکێتی سندیکاکان بەشی ئامارمانەیە دیارە لەوێ ئامارەکانی تایە دیارە بە پێی بەرەو پێشچوون بەڕاستی زۆربوونی پرۆژۆمانە کارەساتەکانی زۆر بووە یانیەوە نەبێکەم بێتەوە
بە پێی تەقریرێکی ومەی ڕێکخراوی کاری نێودەوڵەتی ساڵی 2022 عێراق پێنجەمین وڵات بوو بۆ پێشەڵکردنی مافەکانی کرێکار و ئەوانەوە هەرێمی کوردستانیش لە زمنی ئەوە ئەوەی کە هەیە ئێمە هەمیشە بەشێگەیە پێم بەشی سەلامەتی کار پارێز واتە لە ڕووی فیزیایی و کیمیایی و بایۆلۆجی وانە ئەبێ ئەما کەوێتە سوی خاوەنکار خاوەنکار ئەبێ هەر کرێکارێک ئەچێتە سەر ئیشەکە ترسناکی ئیشەکە خەتەریاتی یعنی شێوەی ئیشەکە چییە تا چەند کامل کەلوپەلی بۆ دابین بکە کە چووە سەر ئیشەکەی کامل کەل دوو ئەم کرێکارە ئەبێ ئەگەر ئیشەکە بەجۆدا بە دەورەی پێ ببینێ ناکرێتەوە کرێکارێک لەوانەیە بڵێم یەکەم ڕۆژێتی بچێتە سەریش بوش ئەو حاڵەتانە بووە یەکەم ڕۆژێ بێت تۆ بینێریتە بینایەکی بیسقات یا ماقول نییە ئەمانە هەمووی ئەکەوێتە سەر خاوەنکار و ئەبێت چاودێری هەبێت لەسەر ئەم پرۆژانە بەجددی یعنی خاوەنکار مهندیسە هەچ کەسێکە چاودێر بێ ئایا ئەم کرێکارە خۆیە بەسێتەوە مەسەلەن خۆبەستنەوەی وەسایلی خۆبەستنەوەی پێە کڵاوی لەسەرە بۆ خۆپاراستن جلوبەرگەکە حەز بە ئیشەکە شتەکە جلوبەرگ و کەلوپەلەکانی ژەگۆڕێت لەوانەیە لە معاملێکی ئاسن جلوبەرگ و کەلوپەلەکان جیاوازتر بێت لە شوێنێکی کە ئەگۆڕێ واتە ئەبێت چاودێری بکرێ ئێمە چاودێری نەبوونی چاودێری ناگەڕێتەوە بۆ کرێکار ئەگەر ئەم شوێنە چاودێرێکی هەبێ من کرێکار بۆی دانراوە بە پێی یاساکە غەرامە کرێ ئەگەر زامی نەکرد ئاگادار کرێت و دوایەوە بۆی خاوەنکار بۆی هەیە دەریکە لە هەموو حاڵەتەکانە باجەکەی خاوەنکارەیە کۆمپانیاکەیە یعنی ئەبێ خاوەنکار ئاگاداری ڕەوشی کرێکارەکان بێت لە شوێنکارەکان لە ڕێگەی چاودێرەوە منم تۆی هەچ کەسێکە کرێکارە دانم ئەگە کرێکارەکان زۆر و حەس بە کرێکارەکان لیژنەیەکی بۆ دروستەکەی یعنی هیچ نییە لەبەرەوە ئەمانەیە کەوێتە پاراستنی گیانی کرێکار ئەکەوێتە سەر خاوەنکار و وشیارکردنەوەی کرێکارانیش ئەمە دەوریە یعنی زۆر جار کرێکارە گەچێت سەر ئەسکەلێ تەختەیەکی باریک قورسایی تەختەکە واتە حەج کێشی ئەم تەختە چەندە چونکە ئینسان تا بەرز بێت و ماوە تا هەر کەلوپەلێک تا بەرز بێت و قورسەرە بێ وانێ هێزی ڕاکێشانی زەوی بۆ سەرە زیاتە بێ ئەچێتە سەر ئەمە خۆی نابەزێتەوە بەشێک لە هیمالەکە ئەوشیتیە بەڵام لە هەموو لە هەموو حاڵەتێکە لە هەموو حاڵەتەکە خاوەنکار بێت ئەو وەڵامم دەست نەکەوتە بەشی ئامارمانێمە مادەم جە نابێت وەکو نوێنەری سندیکاتوێ بێ ئامارەکە لای تۆژە بێ ژمارەی گیان لە دەستدان چەنە لە سنووری لەقەکەی ئێوە وەڵای ژمارەی گیان لە دەستان تا ئێستا لە سەرەتای ساڵە بۆ ئێستا لە پار لە یەکی ئایاری پارەوە تا ئەم ساڵ وەڵاهی لەوانەیە لەسەر و 20 کەس و ئەوان من نازانم ینی بەجددی ئامارم لا نییە زۆر چونکە ئامار ئێستا ئێوارە کەسێک گیانی لە دەزاوە کرێکار هەمیشە لە گۆڕانە ئامارێکی جددی نییە و لەوانەیە لە لقی سلێمانی وەرگری لەوێ تەبیعیە تۆزێکە راپۆرتی خۆیانەیە بەرامبەر بە ئاماری کورتماوە ئەگەر کرێکارێک هات و ڕێگە یاسایەکانی گرتە بەر بۆ بەدەستهێنانەوەی مافەکەی ئایا کەیسمان هەبوو توانی بێتی وەری بکرێتەوە بەڵێ ئەمە چۆنانی تا چەندێک یاساکان لێرە کاری پێکرێ لەو لایەنەوە بۆ نمونە کرێکارێک دەستەبەر نەکرا ئەچێتە دادگا سکاڵای خۆیەکە بە پێی یاساکە و مەرجی داواکاری دادگا چی داوالیەکە شتەکانی حازرەکە پاژەوە قەراری دادگا ئیتر چەناخانی خۆ تەزانین لە هەرێمی کوردستان زۆر جا کۆمپانیەکانم کێشانە محامەکەی ئامادە نابێت دو ئاخرێ جەلسەکان دو ئاخرێ گینا خۆی بە پێی قانونەکە بێ یاسای کێشەی کرێکار کێشەیەکی خێرایە واتە ناکرێت دوا بکەوێ لەبەرەوەی کرێکار چاوەڕێوە نەکەوێت تا یاسا بەڵێ کەیسەیە چەنەها کەیس یەکلایی بۆتەوە کە ماف و حقوقی بۆ کرێکارەکە گێڕاوەتەوە تا لەو بەیری پێشخۆش ئاگادار بن لە کەیسی دەکرێکار لە کە بڕیاری گەڕانەوە و موچ سەرفکردنی موچەکەشیان بۆ درراوە ئەوانە هەیە دەستخۆش زۆر بەڕێز بەکەر حسێن کەریم سەرۆکی بەشی پیشەسازی لە قیسلەمانی سندیکای کرێکاران سوپاس بووی کە لەم تۆری لەگەڵمان هەبوو دەبوویت.